بۆخسەکردنی زیاتر لە بارەی هۆکار و چارەسەرەکانی دۆخی پەڵکان و سەرگەڕان و دەوروبەری بەڕێز ڕەسوڵ ڕەوف ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان لە کەرکووکۆ لەگەڵماندا. بەڕێز ڕەسوڵ ڕەوف سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش. چی بکەین چارەسەرێکی بنەڕەتی بۆ ئەم کێشەیە بدۆزینەوە، نەک کێشەکان بەردی لەسەردا بڕێت بۆ 6 مانگ 5 مانگ ساڵێک دواتر دیسان سەر هەڵباتەوە چارەسەرێکی بنەڕەتی وەکلاکەرەوە. ئەم کاتەوە باش، ئەم کاتەی بینێرانی خۆشەویست باش، دیارە کێشەی تعریبی ناوچە کوردنشینەکان ئەو گوندە کوردنشینانەی کە هاوسنوورە لەگەڵ بڵێ ناوچە عەرەبنشینەکانە تازە نییە. ئەم تعریبات توانین بڵێن لە حکومەتێک لە دوای یەکەکانی عێراق هەر لە توانین بڵێن لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ئەمە دەستی پێ کردووە. بەڵام ئەوەی کە ئێستا هەیە ئێمە لە سەردەمی ڕژێمی بەعسا کۆمەڵی بڕیاری تایبەت بە تعریب و بەداگیرکردنی ئەم زەوی زارانە بە شێوەی عەقدراوە بە جوتیارە عەرەبەکان. ئەمە ڕوێشی یاسایی وەرگرتووە لە سەردەمی ئەوانە وەکو تعریب بەکار هاتووە. ئەوەی کە هەیە لە 2003 بەدواوە ئەم زەویانە بەهۆی دەسەڵاتی ئەمنی و ئیداری کە کورد لە شاری کەرکووکە باڵا دەست بووە تاکو 16 ئۆکتۆبەر ئاسایی ئەم ناوچانە زیاتر توانین بڕین بە دەست جوتیارە کوردەکانەوە بووە. ئەم ساغنەکردنەوەی بەشی یاساییە واتە عەقدی زراعی و تاپۆی ڕسمی کە بە ئەم زەویانە لە ڕووی تاپۆوە هی جوتیارە کوردەکانە، لە ڕووی عەقدی زراعیەوە هی جوتیارە عەرەبەکانە. هەتاکو ئەو بەپێی یاسا ئەم عەقدانە ساغ نەکرێتەوە کە ئەمە پێشتر توانین بڕین لە ڕووی مادەی 103ەوە دیاری کراوە کە دەبێت ئەوانە ئاسایی بکرێتەوە، هەتاکو ئەمە ساغ نەکرێتەوە ئەم کێشانە هەر بەردەوامە بێت. من پێم وایە ئەم کێشەی کە ئێستا لە پەڵکانە ڕووی داوە کێشەیەکی عەسکەری نییە، هەتاکو بتوانین بە ڕووی هێزی پێشمەرگەی یا لە ڕووی جێشی عێراقیەوە ساغ بکرێتەوە. ئەمانە ڕوێشی یاساییە. ئەگەر ئێستاش لە ڕووی هێزی سەربازیەوە بتوانیت بۆ ماوەیەکی کاتی دەردی بە ڕێسەڵی یەک لایکەیتەوە، ماوەیەکی تر لایانی بەرامبەری بە هێزە بێویان هەر ئێستا کە هێزەک لە لای ئەوانە ئەتوان بە هێزی جیاوازتر زاڵ بن بەسەریا بگرە بە زەرەری جوتیارە کوردەکانی چاشکێتەوە. بەڵکو پێم وایە ئەوەی کە پرسیارەکەی بەڕێزت دەقاودەق ئەوەیە کە ئەمە کێشەیەکی یاساییە، پێویستە دەسەڵاتی کوردی حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی پەیوەندیدارەکان یان سەرۆکی حکومەت چۆن بۆ مۆزوعی نەوت و گاز سەردانی بەغای کرد و کێشەکانی یەکلاکردەوە. ئەمەش پێویستی بەوەیە کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزیرە پەیوەندیدارەکان سەردانی بەغدا بکەن، لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکانی عێراق ئەم کێشەیە ساغ بکەنەوە. هەتاکو عەرەبی هاوردە عەقدی زراعی پێبێت بە مافی خۆی زانێ بچێتە سەر جوتیارە کوردەکان. جوتیارە کوردەکان ئێمە هەمومانزانین تاپۆی ڕسمی لە سەردەمی ئەتوانین بڕین تاپۆی ڕەشی سەردەمی عوسمانیان پێیەکە ئەمانە مڵک و زەویانە هەیە خۆیانە، واتە لە بینی ئەم گۆڕینی دەسەڵاتە بەداخەوە لە کەرکووکان نەتوانراوە ساغ بکرێتەوە. ئێمە زۆر بڕیارمان هەیە، زۆر لە ئەشتی پەیوەندیدارمان هەیە کە هی سەردەمی بەعسا بەداخەوە ئێستا نەک هەر بنبڕ ناکرێت بگرە گەشەشی پێدرێت. لەبەر ئەوە من پێم وایە هەم ئەو دەسەڵاتی ئێستا هەم ئەو پارێزگاری کە ئێستا کەرکووکەوە بڕێوە ئەم مەوزوعانە هەم بۆ بەرژەوەندی خۆی بەکارهێنێ هەم وەکو تعریبێک زیندوی ئەکاتەوە. و ئەمە بڵێن وەکو بانگەشەی بۆ خۆی بەکارهێنێ قۆناغی کە ئێستا بۆ دوو مەبەستە. یەکەم ئێستا من ئەوەی ئاگادارمم هەم لە بەغدا دەسەڵاتی کوردی زیاتر هەوڵی گەندەڵەکانی ڕاکانجبووری دراوەتە، هەم دەستەی نەزا هەم دادگای فیدراڵی بۆی کە سزا بدرێت لەسەری بۆی ئەم شتە بەلاڕەیەکی ترا بەرەو پشتیوانی بۆ خۆی پێیاکە ئەمەیەکە لە حاڵەتەکان. حاڵەتی دووەمیش ئێمازانین بەرەو هەڵبژان نەچین، ئەم دۆخە لە قازانجی ئەوانایە چونکە بەتایبەت عەرەبی سوننە لە ئێستاە بە ناوی گروپی جیاوازەوە ئەمانە ئەقۆزنەوە. من ئێستا ڕاستە ئەم دۆخی ئێستا لە پەڵکانەی دۆخێکی ناخۆشە، من چاوەڕێشتی زۆر خراپتر ئەەکەم لەم ناوچەیە، لەبەر ئێمە هەست کاتێک ئەم حاڵەتانە ڕووی دابێت لە دوای ئەوە چاوەڕێشێتەوە گروپی بەناو بچوک بچوک دروست وڵای چاوەڕێ ئەوواکەن کە گروپی بچوک بچوک دروستەکەن بە ناوی داعش و بە ناوی ترەوە زەربە لە جوتیارە کوردەکانە دەن و نالن بەرەو بوومەکانیان بێنێتە بەرهەم کەوا بەرە و دوورینەوەی بەرهەمە سینەمە هەموو کار لە دوو وەرزی جیاوازە ئەم جوتیارە عەرەبانە بەم شێوەیە شەڕ بە جوتیارە کوردەکانە فرۆشن. یەکەم کاتی تۆکردنی دەغڵودان، دووەم کاتی خرکردنەوەی ئێستا ئێمە بەرەو ئەواچین کە بەرهەمەکانیان کۆبکەنەوە دێن ئەم کێشانە دروستەکەن، یا لە ڕێی سووتانی بەرەو
هەڵبژاردنەوەیە یا لە ڕێی تیرۆرکردن و ڕفاندنی جوتیارە کوردەکانە بۆی ترس و دڵڕاوکێ دروست بێ وەک خۆتان دەزانن هەموو کات گروپە داعشەکان زیاتر لە ناوچە سونیەکانە باڵا دەستن و پشتیوانی و پشت و پەنای ئەوان ئەو ناوچانەیە و یەکێکی تریش لەم هۆکارانە ئەوەی کە ئێمە دوێنێ تێبینیمان کرد بەتایبەت بۆ خەریکە ئەم ناوچانە ببێتە جێ ململانەیەکی نێودەوڵەتیش دوێنێ دوو فڕۆکەی بێفڕۆکەوانی ئەمریکا لەم ناوچانە کەوتە خوارەوە کە لایەنی ئێرانی تیا تاوان بارەکرێت ئەمی جێچێکە لەوانی کە ئاتوانین برین ئەم ناوچەیە بەرەو گرژێک ئەڕوات ئەگەر بێت و زۆر بەجددی دەسەڵاتی کوردی ناتە پێشەوە و زۆر بەجددی لەگەڵ لایەنی پەیوەندیدار کە حکوومەتی ناوەندە و خۆشبەختانە لەم کاتێ ئەتوانین برین ئەگەر بێت و ئەمان بەجددی ئیشی لەسەر بکەن حکوومەتەکەی سوودانی جیاوازنە حکوومەتەکانی پێشووتری خۆی توانیوێتی لە ڕێی دەستور و یاساوە بێتە پێشەوە و چۆنڵی نەرمی بنوێنێتەوەی کە حکوومەتی فیدراڵ حکوومەتی هەرێم لێک نزیک بکاتەوە چۆن لە بواری بینیمان لە بواری نێوت و غازا گەشتە ڕێکەوتن. بەڵێ بڕیارە لە مانگی دا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق بکرێت. لایەنە سیاسی کوردیەکان لە کەرکووک چی بکەن بۆی جارێتێکی تر بەهێزەوە بگەڕێنەوە کەرکووک بتوانن پۆستی پارێزگاری کەرکووک بەدەست بهێنن و بتوانن بەشێک لەم گرفتانە چارەسەر بکەن. واتە یەک دەنگی و یەکریزی کورد تا چەند گرنگە ئێستا بۆ کەرکووک؟ ئێمە بەداخەوە نزیکە لە 2005 بەدواوە هیچ کاتێک حیزبە کوردستانەکان نەیانتوانیوە بە یەک لیست بەشدار بن لە کەرکووکە کە ئەمە جێی داخە و بەتایبەت دوو حیزبی دەسەڵات کە پێویستە لە کەرکووکە هەموو ململانەکانی هەرێم بخەنە لاوە لە پارێزگاکانی هەرێمە لێرە یەک دەنگ و یەک لیست بن. بەپێی ئەو هەمواری یاسای هەڵبژاردنە لە کەرکووکە کە ئێمە خۆمانزانین 1.7 یاسای سانتیاگۆ کە ئەمە لە بەرنەوەندی لیستی گەورەیە واتە ئەو لیستی کە پێک ئەهێنێت هەتاکو و ڕێژەی دەنگەکەی زیاتر بێت ئەتوانێت دەنگەکانی تریش بە لای خۆیان ڕاشەوە لە قازانجی ئەوایە. بەداخەوە ئەوەی کە ئێستا ئێمە ئەیبینین لە کەرکووکە ئەم دوو حیزبە لێک نزیک بوونەوەی ئەو تۆ بەرچاو ناکەوێت کەمە ئەتوانین برین لە 100% لە زیانی کوردی کەرکووکایە چونکە ئەگەر بێت و ئەوان یەک لیست نەبن من دڵنیاتەکەم لایەنەکان تریش هەر یەکە و لیستی خۆی بێت وە هیچ لەم لایەنەی تر زۆر بە ئاسانی ناتوان بگەنە ڕێژەی کورسی چونکە ڕێژەی دەنگەکەی دابەش 1.7 دەکرێت کە دەنگێکی زۆر کەمە بێنێتەوە ناتوانێت بچێتەوە ململانەوە کە کورسی بەدەستبێنێ جا ئەمەوە ئاکات ئەگەر بێت و یەک لیست نەبین واتە حیزبە کوردستانەکان بە یەک لیست نەچنە ئەو کێبڕکەیەوە بەرامبەر بە عەرەب و تورکمانەکان من پێم وایە زەرەری تیاکەین بەڵام ئەگەر بێت و کورد بە یەک لیست بچێتە کێبڕکەیەوە لە کۆی ئەو 16 کورسێکە یەکیانی کۆتاکان و 15 کورسی هی کێبڕکەیە لانی کە من پێم وایە کورد ئەتوانێت 9 بۆ 10 کورسی بەدەستمێنێ بەڵام ئەگەر بەجیا بێ ئێمە چۆن لە هەڵبژاردننی پێشوە لە ساڵی 2022 کە ئەتوانین بڵێن ڕێژێکی زۆر کەم لە بازنەی یەکە بوو کە گەڕەکە کوردەکان بۆ عەرەب توانیتی کورسێکی تیابەرێ بەهۆی ململانێ و بەهۆی ئەو کێبڕکێ ناتەن دروستەی کە لابینی کاندیدەکانە عەرەب توانیتی کورسێک بەرێ بوو بەشەر ئەگینا زۆر بە ئاسانی کورد ئەیتوانی حەو بە 5 کورسەکانی پەرلەمانی عێراق بێت. سەرۆکۆماری عێراق کوردە لە 120 پۆستەکانی عێراق پشتی کوردە و بەدەست کوردەوەیە بە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش کە ئەو ژمارەی کە لەوێن و کوردن ئەمانە چیان کردو بۆ چارەسەریان پرسە؟ خۆت پرسیارێکی جوان ڕژە من حەزم نەکرد زیاتر بچمە ئەو ململانێ یعنی ئێستا ئێمە دوو ڕۆژە باسی جوڵانی هێز و باسی ئەو حاڵەتاکەین ئێمە هێز بەرامبەر بە چێ جوڵێنین سەر کۆمارە دەردی خۆتەڵی کوردە بەرپرسی سوپای هێزی ئاسمانی بڵێ عێراق کوردە وەزیری داد کوردە وەزیری پلاندانان وەزیری بڵێ ئاوادانکردنەوەی عێراق کوردە وەزیری جێگری سەرۆک پەرلەمانمان کوردە کە ئەمانە هەمووی لە ئاسی سیادیان ئەی ئایا ئێمە حکوومەتێک کە خۆمان بوومینێتە دەردی بەڕێسەڕی لە ستا ئەم حکوومەتە پێکەین و بینێتە کۆڵەگەیەک بۆ پێکهێنانی ئەم حکوومەتە نەتوانین دەستوری یاساک بگۆڕین ئەی ئێمە لە ئێستا چۆن بتوانین دەست بۆ کارتی تر بەرین ئایا کارتی هێز بە یان حاڵەتێک بۆیە پێویستە بەتایبەت ئەو دەسەڵاتدارانەی لە کەرکووکە بەتایبەتتر سەرۆک کۆمار لەسەر قەزەیەکی ئەوا بێتە چونکە ئەم قەزەیە ئەتوانین برین سەرەداوێکە بۆی کە ڕات بچێشێتە ناو قۆناغێکی ترەوە ئێستا ئەگەر بێت لە گوندی پاڵکانە ئەمانە ئەم جوتیارە عەرەبانی کە هەمومان نەزانین هاوردن و بە بڕیارێکی ڕژێمی سەدام عەقدی ئەوانیان پێ ئێستا خۆیان بە ساحەب قەزان ئەگەر سەرۆک کۆمار و جێگری سەرۆک پەرلەمان و وەزیری داد کە هەرسێکیان لایەنی پەیوەندیدارن بەو قەزەیەوە نەتوانن ئەمە ساکەنەوە وەڵای دڵنیاتەکەم لە داهاتوێکی نزیکە هەموو ئەو سنوورانی هەتاگەیتە دووز و تاکەیتە خانەقین و تا کەرکووکیش ئەوان هەنگاوی بۆ ئەنێن و ئەو بڕیانانی سەردەمی ڕژێمی سەدام زیندوو ئەکەنەوە چکە ئێمە بەپێی بڕیاری 29 لە پێم وایە لە 2012
بە پێی بڕیاری وەزیری زراعی ئەو کاتە ئەم عەقدانە کاری پێ ناکرێت بەڵام پاش چەند مانگێک لە دوای ئەوە بە بڕیارێکی مدیر عامێک لە وەزارەتی زراعە لە عێراق ئەمە خراوەتەوە کار و دووبارە کاری پێکرێ بەداخەوە یعنی من ئەو نووسراوانەی کە لەلامانە بە بڕیاری وەزیر کاری پێ ناکرێت بە بڕیاری بەڕێوەبەرێکی گشتی دادگاکان کاری پێکرێ یعنی من بەلامەوە سەیرە ئەم عەقدانە کە ئەگەر بە پێی مادەی 130 بێت دەبێت ڕابگیرێ دادگای کەرکووک دێ ئیش بەم عەقدانە ناکات ئەی چۆن وەزیری داد ناتوانێت ڕێگری لەمانە بکات ئەی چۆن سەر کۆمارێک ناتوانێت ڕێ لەوانە بکات کە بە پێی دەستور ڕێ ئێستا نابێت ئیش بەم عەقدانە بکرێ ئەی چۆن ئێمە چاوەڕێ ئەوە بکەین لە داهاتووە نەک ئەم گوندان ئێمە ئێستا کێشەی گوندێکمان پێسا سەر نەکرێ ئەی کێشەی کەرکووک و خانەخەین و ئەمانە چۆن بتوانین ساغ بکەینەوە لە داهاتووە بەڵێ بەڕێز ڕەسوڵ ڕەوف ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی حزبی سۆسیالیست دموکراتی کوردستان لە کەرکووک لەگەڵماندا بووی سوپاس بۆ بەشداری شرۆڤەکانتان